بارزانی جارێکی دیکە لە ڕێگەی پەیامێکەوە پرسی ئەنجامدانی ڕیفراندۆمی خستەوە ناو گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان و داوای لەلایەنە سیاسیەکان کرد کۆبنەوەیەکی تایبەتی ئەنجام بدەن، بەڵام لایەنە سیاسیەکان بەم شێوەیە وەڵامی پەیامەکەی بارزانیان دایەوە. شۆڕش حاجی وتەبێژی بزوتنەوەی گۆڕان بە ئێنارتی ڕاگەیاند سەرکردایەتی هاوبەشی ئەوان لەگەڵ یەکێتی پێکەوە وەڵامی بانگەوازەکەی بارزانی دەدەنەوە. یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە دوایین کۆبنەوەی مەکتەبی سیاسیدا لە وەڵامی پەیامەکەی بارزانیدا ڕایگەیاند یەکێتی جەخت لەسەر بڕیارەکانی پێشووی دەکاتەوە کە ڕیفراندۆم مافی دیموکراسی بێ ئەملاو ئەولای گەلی باشووری کوردستانە، بەڵام لەم دۆخە سیاسی عێراق و ناوچەکە و کوردستان لە پێناو ئەوەی ڕیفراندۆمەکە کۆدەنگی گەل و لایەنەکانی لەسەر بێت یەکێتی بڕیاری بەرپرسیارانەیدا. بەڵام بەپێی زانیاریەکانی ئێنارتی یەکێتی سەبارەت بە داواکاریەکەی بارزانی ڕای وایە هەنگاوی یەکەم بۆ ڕیفراندۆم ئاساییکردنەوەی دۆخی سیاسی هەرێمە و هەنگاوی دواتریش کۆبوونەوەیە لەگەڵ بەغدا. دەربارەی هەڵوێستی یەکگرتووش لەسەر پەیامەکەی بارزانی سەلاحەدین بەیادی نەمینداری گشتی لە کۆنفرانسێکی ئاڵیدا لە شاری دۆک وتی دەبێت پێش کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان ئاشتەوایی بەدی بێت و زەمینە سازیەکی باش بکرێت. وەک سەلاحەدین بەیادین دەڵێت پێویستە سەرەتا هەوڵی بەدیهێنانی ئاشتەوایی بدەن، دوای ئەوەش هەنگاوەکانی دیکەی وەک ئەنجامدانی ڕیفراندۆم و سەربەخۆیی بنرێت. هەوڵی ئاشتەوایی بدەین اینجا بچین بۆ هەموو هەنگاوەکانی تری پێویست کە بریتێ لە ڕیفراندۆم، بریتێ لە سەربەخۆیی، بریتێ لە مامەڵە لەگەڵ تەحەدیات. دەربارەی هەڵوێستی کۆمەڵی ئیسلامیش محەممەد حەکیم کارگێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی ڕایگەیاند ئەگەر پرسی ڕیفراندۆم و سەربەخۆیی گشتی بێت و کۆدەنگی لایەنەکانی بوێت ئەوە پێویستە بارزانی دەست پێشخەری بکات و کۆتایی بەو بارە چەق بەستووە سیاسیە بێنێت و پەرلەمان کارا بێتەوە و کێشەکان چارەسەر بکرێن. بارزانی کە لە 19 ئابی ساڵی ڕابردووە بۆ چوونی جیاواز لەسەر پۆستی سەرۆکایەتەکەی دروست بووە لە دوایین پەیامی داوتی هیچ ئامانجێک لە مافی چارەنووس و سەربەخۆیی گرنگتر نییە و ناکرێت ئەو پرسە بکرێتە قوربانی ململانەکانی نێوخۆیی و داواشی لەلایەنەکان کرد بە زووترین کاتە سەر ئەو پرسە کۆ ببنەوە. لە وەڵامی پەیامەکەی بارزانیدا دەردەکەوێت گۆڕان و یەکێتی و یەکگرت و کۆمەڵی ئیسلامیش سوورن لەسەر هەڵوێستەکانی پێشوویان و داوا دەکەن پێش هەر بابەت و پرسێک پێویستە دۆخەکە بگەڕێتەوە دۆخی یاسایی خۆی و پەرلەمانی کوردستانیش کارا بکرێتەوە. هونەر ئەحسان، NRT